سڵامێ بە سووری و سنجی سوورە هەراڵە و داڵانی و گەشی و سۆزی و چنوور و شۆبۆ کۆساڵانی پێشکەش بە بینەرەوە شەویسا و بەرنامە وێمانەی ئارۆ گەرەکمانە بلمێ دەگۆڵ ڕووەری کەنا 2 کیلومتری هۆرامانیەنە ئی دەگەی و چا دەگا هۆرامانیەنە کە بەڕاستی یاگێ ئانەنە کە بلی بینیش و کوچۆ و کۆڵان شەرە گێڵی و چنی خەڵکیش گنی وتوێش ئی دەگەی بە جەڕاحەکاشەوە معروفەنە دەگەیوەنەکە جەڕاحی سنەتی شەنی ئارۆ حتمما چەنی مابێدێ بە کۆڵان و کوجیۆ یانۆ ڕووەری گێڵ مێ پێوەرە چەنی مابێدێ نەمێ خزمەت و کاک مەحموودیەنە حەز کەرمێ وتوێژێ ما بۆ سەر و ئینەیە کە بنەڕەت و ئی دەگەیە چەنی بێن و ئی دەگەیە چەنی مەرزیێنەرە و ئاوەختە خەڵک و ئی دەگەی خەریکی و چیشێنێ و تاریخ و ئی دەگە و هەرمانەوە خەڵکی و گیر و گرفتە کە خەڵک و ئی دەگەیە هەنشا با چەنی کاک مەحموودی فرەتەر قسەی کەرمێ سەر و ئی چێوە کاک مەحموودیان سلام سلام سەر چەمەکان خاسەنی شکۆر یاخوا خێر بێت سەر و قسە ئەگەر قسەوە هەنە پێواتەی نێمە خزمەتتە نەفەرماوە بەنامێ خی گەورەی خێرامای تا عرزکەر و دەستوەشی پێئی ئەرکی ئینا سەرشانەی تا وسن تا سەرشانە وێ تا خەریکێندە زەحمەت کردە پێی معرفی کردەی و منتەقە هەرامانی دەگا ڕۆوەرێ جەبنە ڕەتۆ هەر خەڵک و شار و هەورامانی بێنێ چوار نەفەرەی هامسێ ئامێنی پێلاو باخ و باخاتیشە ئەچگەوە بۆەر و خاتر و ئەمالیوای نەکردەوە و ئانەوە یەکسەر نیشتەجە بێنێ و باباگەورەی و جعسڵ نەماسمێ چوار تایفە کە ئەچی دەگانە مستەقەڕە بێنێ و مەنێنێەوە ئێمە یۆجە ئەرزشەکامە کە ئیسە بەواسطە و تێکاڵی و ژەن و ژەنوازی و هەر چوار تایفەکە گریشە بێنمێ پێوەرە و تێکاڵی بێنمێ تایفە و شێخەیاتی شاوازمێ کە جەڕاحی و سنەتی و منتەقە هۆرامانینێ و بە ئەرزش و بە ئفتخارەوە منتەقە هۆرامانیشە چی بارەوە سەربەرز کردن بە زانایی شاوە بە چانەوە کە خەڵک و ئێمە فرەتەر جیاوانەی بلو پێلا و دکتۆرانەوەی عمومی و جەڕاحی و ئیجۆرا هەرچێگە مشکڵاتی وێمە حەلی بێنێ و دەستوەشی شاماسمێ پەنە و واجەزاشە بەوە ئیشەڵڵا بۆخشی کاک مەحموودیانی ئی جەڕاحی کە ئینە چێگەنە جێ تاتۆ تاتەش پیرا بینێت هەر بە واسطە و بە سوورەت و میراسی ئامان شاوەپە یاوان و لاشە و چی بەوەی خوددادادین هەر بەڕازی هەر مەزانی چەنی شواشی نەوەشی چانەمێوەڕۆ شاید باش و فرە وەختی بیا بۆ دکتری جوابشان نەگرتن مردمی وەلی چیراوە ئایشا لاو ئایشاوە جوابشا گرتنەوە نەتیجەشدان ترجە زەمان و قەدیمی فرەتەر مهمتر بیان چونکە هەژ وەسیلە و ئی سەنعەت و پیشرەفت و ئاروی نەبیێن وەرو دەسینە ئایشا فرا و چیوەکانە خەڵکشە لادانجە نەوەشی و مسیبەتی خەڵک و دەگا و ئێمە چاوەڵتر کە جەمعیەتمان کەمتەر بێ هەر پێی دەوروبەروەمانە بە ڕەوشەوەی سنەتی پسە ماباقی و دەگایەکە تەری ژیوان بە تەعنازەوە حیوانداری تەعنازەوە باختاری و هەوارنشینی ژیوای شابەرن سەر و دانشاسەر بەڵام ئیسەکە جەمعیەت فرە بیان و خەڵک فرە بیان متاسفانە منتەقەیە مەباتەوەژە بە وەزعیەتی جغرافیاییش تاش و تەوەنیش نەبیە و وەسعەتێکی شاوەرزی و باختاریوی جێرەشیوا فرەوە و خەڵکی ما مهاجرەت شاکردن لوێنە ڕووبە مەریوانی و شار و مەریوانی و سنە و حتا تارانی کەم تەسبەنایسی بەداخەیشەوە مهاجرەتە ڕووبە خارجی دەستشکردن پەنە دەگایکی ما خەریکا چۆڵە بێنەوە کسەر و جوانەکە لوێنی نیشاکە منێنەوە هەیدەوەی پیرینە یا کەسانەوەی پێسە من معلم یا
مەگەر کەسابەتەوە دوکانداریان نا باخ و باخاتەکەی چیوێەوە چانەشە نیارێکە مردم تاوەواچە بۆیم ژیون و پەنەش کار و کەسابەتەوەی ویژە جیاوازیش بوو مەرزی چاو کۆڵبەرین ئەچێگەوای چارفرەوە بۆ نەوەبەر و معزەلاتیش مشکڵاتەوە کە هەنش خەڵکو دەگا ئێمە فرە دەگا ڕۆوەرێ نیاچن و مەرزی و کارڕەنگاوا جوجە کول و ئیسە جەمعیەت و دەگیێمانە دوێ یێرە نەفەرێ فرەتەرمانە بە کاروبار و کۆڵبەری کەرە ئەکسەرەن خەریک و هیسە ئانی شەشا کە زیێنەوە کەسابەتی و دوکانداری و واجە شارەکە تەریچنە و سابەنایی و سریەوەیشمە حاڵ دانیشتووێنە خەریک و تەحسین کاک مەحموودیان ئی باخاتەیە کە باخیەوە فرێچن دەگێ سەرچەمەکۆ کەماڵێنێ ئاوی چاگەوە مێ دەگا ڕۆوەری چەند قسمەتەوە جە کەماڵایی چەمەمان بەنامە چەمە وەزڵ ئێوە پیسەرەوە کە ئیتفاقەن هەر بە دەست و زەحمەت کێشا و قەیمیە وێمە چەمەکە بیەن و زیانڕۆ حەسکەر و سەرە چش دەیدێ لە کارێزەوە کە کنیەیان چنە ساڵە چێوەڵتەر بۆ هەر بەواسێتە و یوپسە و مەرحوم ماوە حاجی حەمە جەنەتەی زەحمەت شاکیش تامالوا کاریگەرش گرتێ و ئاردێش و ماوێت کارێوە فرەشاکە شاکارێزنە بەڵام هەرجە سەرەتا و بنەڕەت و دەگیەوە ئی باخاتێشمە چەمە وەزڵیەوە هانە چەمە وەزڵیەوە نۆباوەکێمە بکەنشا بە حاڵەت و نۆباوەکی تەقسیماتەوەی خاصی جیاواز شاکریان چەنە کە باوەڕ مەکەروجە هیچیا گەوەتەر و وڵات و ئیسە کوردەواری نەگەرەک ماواچوو نامگوزاریەوە ئەپاس نەبوو تەقسیماتەوەی ئەچانە بوو هەر سەر و ئێمە چواردە ڕوێ نۆباوێ ما دەورمداوە من بەداخەوەی نەکیم حێفزێ نییەنێ نامی و نۆباوەکە بەڵام هەرجە قسمەتەوە شاواسمەیسە نۆباو نامی و نۆباوەکەمە پێسێنێ تاق و ئیلای تاق و ئەو لای ئەڵباپیرە سیاوڵا حاجیەمەە باژیانە ئاو نەرەی مرواریە مرەتەبیش مەوا چوشە پشتەسەرەوە لەجە چواردە دانێ نۆباوێنە شەوڕۆ تەقسیم کریان هەر نۆباوە مەخصوص و باخەوەن نۆباوەکی وێشە دل و وێشانە باس تەقسیماتەوە کریانە سەرشاوە بە شەوێ بەڕۆ فرەوە نۆباوەکە جەم بانگ و مەغریبیەوە تا بانگ و سعبی کریانە دوێ قسمەتەوە بە سعاتی کوردیە باز ئایژەج بین وێشانە ساحیب ئاوێ تەقسیمش کراوە قسمەتەوە جە بەشە بەش و نۆباوەکە ماسمێشا پەنە داژێ کە بەسیێنێ بە وەرکەوتەی و وەرنیشتەی و وەرگن و فلانە نەرێ وەرگن و فلانە کۆی و ئینیشە دانەدانەی گردیشەکە واقعان هینەوەی نزمێوە فوقلاده نزمێوە فرێ ڕێکوپێک نالی تەقسیماتەنێکە بۆ جەنامگوزاری گرفتە جە ساعەت و زمانی گرفتە جە وەختی تەقسیماتێک ئی تەقسیماتە بە نزمێوە فرە ڕێکوپێک چنیان کە نیشانە مڵۆ کە ئینە واقعان ژیری و فژیری و ئەساڵەت و فەرهەنگ و بە عەداڵەتێوە خاص کە هەر کەسێ وەخت و تایم و ویژ ئاوە ویش دارێنە هیچ کەس مەڵ و سەر و بەش و کەس بە ناحەق ئاو کەسی مەبڕەوە دەگایەکە تریچ دەوروبەریمە ئینە شاپەی سابت بیان و سەلەمیان شاپەی بە هیچ عنوان مەتاوە مەسەڵەن ئیسە باسمێ کەسێەوە کە جە تا زمانی ئاوی ئازاد دەنم بێ بلو تانکێرەوە ئاوی بەر و پەیدل و باخەکەش پێکەڵوەکەش یا پێی هەرچیوێوەتەری ئەچی زمان و نوباوینە ئاوی تەقسیمەکردی و حتا جە یانەکەیش بڕی و تر فقط مەخصوص و باخەکانە. ماما جازن سلام خاصني حالو خاصة سلامتني أبو بلال بني شورة ماما جا وشني وش بيخلا ممنوع نرزام تهمني شورة دنقو باصل سلامتي خاصني شكر يعني كل وش هذا بالل دان ديواري توانينو وهاري وقديمينا بالتنو وش أنا يعني كل وراول درختي وكشو نعمل چش أنا بوخشي ماما جان شمسية ماما جان أصلا چیش کردین ده هرمانو چیو تا چیش بی لا تري ريسيني زاجم كريني فلاس كريني في وراق دارا
هەرمان و ئاوایی بەرێنی وەریسە وەشە کەرێنمی گچی و کەرێنی جاجم نەیەکیش شکواریندی سانای سانینی ئەوە تا لە تەرەکی نەڕێسیندی گووا نەیەتا نەبێ نانەیمانە بێ پەژم مابی و ڕێسێنمی کەرێنی جاجم کەرێنمیش پەڕاست لە تەرێ ڕێسیندی چخڕان کوچیوی بە یا پێ هەر چی وەتەری پێی چۆخڕانتی جبێ و پێی گەڕێمی جبێ و پێی پەڵاسی جبێ و پێی وەرێسی جبێ پێی گرچی زاوڵە گولالێکی لێ بێشکینە بێ یاینەکە هەر والله زاڕڵە مادری بێشکێنە بیان بە قچە جمنان ما بەدەستی لە تەری ماڕسیێن بە هەردووە دەسە هەرمان تا کردی ئەی ماشەڵات زرنگی بێنەوەسا بەدەستێوە لە تەرێوە بەدەستێوە بێشکێ ئەچنی لوێندێ پێ هەواری ماماشەمسی کۆڵ پێچن میێوە و دوێنی کەپرە بەسێنی وڵتەن و دوێری ڕێوەڵتەن و لوێنی ژەنی کناسڵی دوێنی ناوێنی شو پۆختێشکەرینی تا ئێمەش حیوان مابەردێ و گاوە مابەردێ و هەسەرە مابەردێ و ئەپاگەهر هەرمانی بەرین زاوڵی لێ بێشکێش بەری زاڵی بێشکێت بەرین هەڵی زەیت ژەنین هەوار وەش بێ یا دەگا هەواری چوەش بێ دەگاچی وەشە ئێرمێش دەرەراوە تفی چنین مێ و کشکە کەرینمی و ئاوی داری دەیتر چش دە ئیسە وەشە یاینەکە قەڵیم کورە ئایا گیان و وەڵڵا وەشڵی بە قەرینی بێخەمی بێنی دڵمانە سۆتەبی تاوێنمی کارکردن ئیسە گربێنمی قۆتەریە دڵت تەنگ بێن پێوەستە پێ هەواری و وەڵڵا پێ قەڵیمی و ئەو لا مامەردن یانە ماوێران بێن و زار سەرگەڕانجێمە ئامێنی مردە دەیتر چەندی تاری کارکەی زاوڵە ئەمڕۆ خۆشکردێنە ئەلی وەڵڵاه ئانە ئاشەختی زانان دوێ هەرزەکاریم لوێنی ئەیەخوا جوانی بەهشتی بە ڕۆح شاشاڵ بۆ ئیشەڵڵا جوانی بەهشتی بە بەڕاستی فرۆ وەختان چنی ئیژەنا قسەی کەرمێ کە تەمەنێ شالوان و عمرێشا چەنە گوزەریان ئەمنە مشکڵات و ئەمنە گرفتاری و ئەمنە دەقدەقا و گیر و گرفت شابێن ئینسان وەختە دۆنۆشە بەڕاستی ویچش ناڕەحەڵ بۆ ئیشەڵڵا جوانی بەهشتی بە ئیشەڵڵا خوا عفۆشاکەر و ماما شەمسی گیان دەست وەش بۆ ناڕەحەتە چم کردی عزیەتم کردی بۆ دادەی بێداد کەس دیار نییەن کەس نەناڵەی کەس ئاگادار نییەن بەڕاستی لە ئی کوجیانە کە گەرەک تا ڕەڵەبی مەتاوی ئاسان چەنەشا بگوزەری بە حەدێوە دڵگیرینێ و بە حەدێوە وەشێنێ کە هەر پاسە مەتاوی سەرشا قسەی نەکەری و ڕەڵەبی هەر پاسە کە ویندێ پاڵ و ئی وشکە کەڵەکەرە و ئی یانە قەڵیمیێنە ئەڵبەڵ چێوە کە فرێم لێ زۆقی چەرە ئینەنە کە دەلاقەکە ئیسە ئادەلاقە قەڵیمیە نیێنێ و ئەوەزێ کریێنێ بەنابە نیاز و ڕۆی ئەوەزێکێنێ بەڵام کاشکی هەر ئادەلاقە قەڵیمیە لێ ئی وشکە کەڵەکە نەبی بیانێ ئەپاسە زەریف مدرێ بێ ئادەلاقی کەوێ دەلاقی سۆزێ تەبیعەتیج باشیشکردێنە ئیانانەرە بەڕاستی تەبیعەت و کەڵەکە و گرب بێنێەوە یۆ چنی یەکترینی دغامی بێنێ کۆتێنی پێوەرە و زەریف زەریفی گەڵاکە و مێوەکی قەڵ و وشکە کەڵەکەکەرە لوێنە سەر بە چێکێچنە قۆرەوە بوەرمێتە من ئاڵاتم کردن یاوانی حالیاگەمش و حتمما تامشکردنە ئینێمە یانۆ لالۆ ڕەحیمی و مەتی عینێ بنەماڵێوە کە
پاسە واتەنشا خەڵکەکە پەنەما ئی بنەماڵە ئەڵۆ تاتەشا یۆ چا بنەماڵە گۆرا بێنێ کە بەرەو یانەیشە هەمیشە واز بێن پێ میمانە کەسانێوە کە دەگایان و تەریە ئامێنێ و شاران و تەریە ئامێنێ سەردان و ئیدەگەشاکردن یانۆ ئەڵۆ بابۆ ئیدوە ئازیزەیە ئامێنێ هەر پاسە کە ئارۆ بەرەو یانەشا واز کرد پێمە هەر قەڵیمی چەنە ئەڵۆ تاتەشا بەرەو یانەشا واز بێن پێ میمانە و میمانداری بینێ و یانەگۆری بینێ لالۆ ڕەحیمگیان خاستنی شکر وەسەرمی بێخواقی بێ دەسەر مەکەم چمل وەشێبان باس و ئینەما پێکەرە کە چنی یانۆ تاتێت و یانۆ تاتەوە خانمل میمانداری بینێ و یانەگۆری بینێ و باس و ئیدوە بنەماڵە بەڕێزەما پێکەرە بەڵێ زەمان و قەدیمی پێسە ئیسەی فرە وەرو چاوا و خەڵکی باز نەبیێن بەڵێ جا تایفە و ئێمەە ماژاش تایفە و مرایی بەڵێ مرایج حاجی عیز و حاجی محەممەد شەنە کەوتینەوە بەڵێ ئای کولەن باغداری بینی و خەلەودانشا بیەن خەڵکو و ئادەگا وارینی ئامان خەلەش بەردەن زەڕاتەش بەردێنە بەڵێ قەنشادان چایشادان برنجشادان هەرچی ئیمکانات بیان دانشاپەنە هەتا بەقەردیش تا هەرکەی بیە بۆشا جا زەڕەکەشا پێی ئاردینەوە تا مقداری شپانە کۆمەک شاکەین یاردەی شادێنە جیاب زەڕەکەی تاتە و خانمێژم حاجی سعی بیان حاجی سعی نەفەرە بیان شێخ مەحمووی کەوتەنەوە شێخ مەحموویش کە ئانەنە گرد و کوردستان و ئێران و عێراقینە دیار بیان نامدار بیان جەڕاحیش بینێ ئەکسەر و خەڵکی نەوەشینی و پامەڕیا و دەستمەڕیای ڕۆژکردێنە یانە و شێخ مەحمووی ئەچا تەداویژاکردن و حتا دو هەفتە مانگ منێنەوە نەوەشینە ئەچا تەداویژاکردن وەش بێن و جاکیاسن شاوە شێخ مەحموود پیاە جەڕاحیە قەتین بیان چی منتەقۆ ئێمەنە تاتۆ خانمێ تاتۆ خانمین بەڵێ وحاجی سعید شەنەکەوتنەوە حاجی سعید ئێنە دەوڵەمەند بیان ئێنە دەوڵەمەند بیان گرد و ئی منتێقەی حتا خانەدان و شێخی جەبیارێنە کە خانەقاش بێن محتاج بێن پایانە هەیە کۆمەکشکن بە خانەدان و تایفە و شێخی سەراجەدینی کۆمەکشکردن بە خانەقاش کە ئاربێن مری و منسوبە فرعالیش بیان هەمجە هەورامان و هەمجە کوردستان و عێراقینە تا تورکیە ئامێنە ڕۆژاکەینە پاوین ڕۆژاکردێنە بیاری ئی پیاچە خزمەتە فرەرکەن پاخانەکەی بە تایفە و شێخی ئینسانێەوە فرە گەورە بێن حتا شێخ تەشریفش بن لوان دووڕۆ حەجە ساڵێنە دوێ داوی 500 نەفری 200 نەفری مری و منسیب شوونی ژۆ بێن ئەمان چاخارەوە دو حاجی ساعی ئیسیفاهشکردن وڵات بێن دەڕوێ منەنەوە ئی گرد و خەڵکیش حیسایی ناندان پێ خەڵکی دانشدان جە بۆ نەو شێخیوە شێخ رازی بێن دەستشەوە خەڵکیش رازی بێن دەستشەوە تا زمانێکە وش بێن فرە نامدار بێن فرە دەوڵەمەند بێن و هەم ڕوو بەخواش بێن حتا خانوو ئەم بزگی بێن وێش دۆڵەمەندیە کە بێن و پاینە بێن مزگی چەنە فرەتە ڕۆژ جە دینی وەکردێن جە خانەقایەوە جە مزگیوە و جە پیاخاسیوە جە مەڵایەوە جە فەقیوە خزمەتشکردن حاجی سعیە چانە حاجی سعیە ڕاست فەرماوی ئیسەش دیێر کوڕژەنی ئاکوڕچارە خزمەتکاری خەڵکی کەرا یاخوا بێوەیە و ئیسەش چان نەواشە جەڕاحی هەنی دەسوپا خەڵکی بەساوە یعنی ئی جەڕاحیە تاتە بە تاتەوە پشت بە پشتیوە جە شێخ مەحموویوە شێخ ڕەشیوە شێخ محەممەدیوە کە کوڕی شێخ مەحموودی بێن ئێش کەوتینەوە ئەم خزمەت کەرا بە خەڵکی ئیسەش جە چاوەڵی وەشتر یعنی ئیسەج هەر کەسانێەوە هەنێک کە بەیە پەیلا جەڕاحە سنەتیا پێ فرەتەریسە حتا دکتر کەمتەر ملا حتا ملا دکتر فرەتە داویش ئەمەکەڕ و تەوەجوش ئەمەکەڕ بنێ وەلی مێنێ دەوای کوردیشە پێ مرمان و پا دەوای کوردیە هەیە وەشێ باوێ ئیسا ئەکسەر خەڵک ڕۆژکەینە ئەپا کوڕ شێخ ڕەشی کە نامێ شێخ محەممەد خەیلی ئیناری بەرجستان خەیلی ئالا بەڵێ ئینە ڕێ ڕەوشت و ئی تایفە و ئەتایفە و ئێمەج بێن ڕازماچی شەڵاب تاوێ سەردانە یەکدووە دانجا جەڕاحا کەرمێ و فرەتر بژناسمشا فرەتەر هەرمانێکیشا بینمێ لالۆ ڕەحیمگیان چگەنە کتێبێم دیێ کتێبی و زاوڵەکاتانایی کتێبی یا کتێبی وێ تەنێ وێ مطالعە هەن کتێبی وێ منە مەتالیعە کرد و کتێبی هەورامینی مەڵا حەمیمینی میرزایی کەماڵەیی نیانڕێ جەبارە و حەزرەت و پیامبەریانی وە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کە چەند غەزیاشکردینێ کە چەند سەیرەتێش بینێ سەیرەتیانی لەوای سەرارە مەسەڵەن بلو
ئانەی تەشخیص دۆ بزان دشمن ئاوەتە کافری بینی دشمنی ناچ کلاوە کەمینشکردن سێرەتیش بینی چن لە غەزیێشکردینی چن لەوان مەسەن تەشریفش بەردن پێی شارەکە چنی مسلمانیشکردینی کلەن ئینا چاکتێ بوو مەمزان مەلا هەمێ بینی میرداینەن یانژرە ئال تا آخر بە چ زوانە نووسیە بە زوانی هەورامیش بە زمانی هۆرامی نووسە چونە دەرسەوەنە لال و ڕەحیم من حدود و جەفارسینە حدود و ڕێکی یەکی ڕانمایی دوانە وەێ مەتالعەم جە ئی کتێباوە فرەتەر بێن و قورعانیش و فرەتەر وەنا. هەر پاسەکە زاندێ یاگە هۆرامانی پا'a یاگەی کە هەن نامێش هەنە چجە کەشی بۆ چ جەهانەی بۆ چجە کوچۆکۆڵانی بۆ یاگێوەشا یاگەشا نامێشا پێنیێنێ نامێوە تایبەتەشا پێنیێنێ ئێمە خزمەت و لالم حەمەڵیەنە بابزانمێ کەشەکێ ئی منتەقەیە نامێشا چێشێنێ لالم حەمەڵیان فەرماوە کەشێ ئی منتەقەیە دانە بدانە ئەگەر ناویرتەنە نامێشا دەپێما واڵەکەم ئەوڵ ملی مەی دەرەویان مەی بەنەن بەنەنە تا ترازگەی مەی پەرەوێ ئینە پشتۆ سەرێمانە ئانێ تا پشتی بناری مەی پەرەوێ مەی دۆڵە ملی گەناوە ملی هانەزمە ملی هەزارانی ملی پێڕۆستەم مەی ملیوە کاوە مەیوە هەساریە سەر و پیری ئینە گرگەڵێنی لالۆ ئاری وڵات تۆ چن زانی سێر ڕەنگە 100,000 دەحوی گێڵا بوو ئەوەختە گیوا و ئەوڵم پێیشی لوێندێ پێکەشی پاسە گێڵای لوێن پێی گیواوی پێی قنگەری پێی ڕیواوی پێی بەڕەزای پێی ئاجۆرەچیوە گیوا بە شەرینێ بێنێ یا گیواوە تەرش ئارێشەنی گیواوی ئیمە ئامەم لۆکەتیمە گیواوش نییە ئەنە لوی تو تەختین هانەکی کە ئینە چی منتەقەنە ئەە تاگەنە هانە و ماسراچی ئەە چەمە ڕۆوە ئەە چەمە وەزڵگەی هانەکەش ئەتا ملی ورسەر هەوارە سەر و پلووری ملی پێڕۆسەم ئەنە هانێشە هانینی ئەتا مێملیوە کاوە مێملی سەر و پیری مێملیوە دەگاهۆرامانی مێملیوە قەڵا هەورامانی کوشنی شێوتەما ئیسە باس و ئانێما پەکە لالم حەمەڵگیان شەوایان و پێزی کە ئەوسا تەلەویزیۆن نەبیێن و رادیۆ نەبیێن و ئیچێوێ نەبینە شەوان و پێزێ لا یەکترینە جەمێ بێندێ چشکەن گەمێوە خاز بێ ڕازی بێنێ قسەی بێنێ چێش بێ حیتمانە بیان فقط تراوێ ما بێتراوە پوشینێوە مابی و گۆنێوە مابی گیفنی لێسە واسی مێشپەنە لولە گۆن گیفنین مێشنە واسێ ئەتان هێشتا تا گڕێ یا وەزێ کەرینی تەموو تەرەوە گیفنی دیشنە وەزەکی گیفنی ئەتان هێشتا تا گڕێ ئانە تراوی مابی و ئانە گرچی مابی چێش واچین چیشکەرین حیدەتر قسەوچی بەسەرانە بیان خیس کام یەکە کورە ئەە واڵەکەم تو مەزانی ئاوەختێمە گرفتاری بێن و هیچمانە بێ ئیسا ئاوی ماهەن و برق ماهەن و گاز ماهەن و گرچی ماهەن زاوڵەی وڵی ناویرتەنە لالۆ گیان زاوڵەی بە زاوڵەی ناویرێنێ چەنی زاوڵە بیێنی ئیناویرتەنە کەم ئیتا من بووم کوڕێم هەن ئیناکانی دینار گەوای نامە بوو بەخۆڵکی دەور و یەری مانگان چەم پەر دەکەوتن ئەنە بێڕەحمی ڕازماچی یاخوا بێوێ بۆ دەتر گرفتارە و گرکە ئیسە گرفتارە بێڕەحمین ئەدا واڵەگیان ڕازماچی ناوەڵا بێڕەحمی نیە لالوگیان جوانەکی ما گرفتارێنێ و خەرجەکە گرانە و ئەتر مشۆ بیاوە یانەشانەرەوە ئەانەنە ئاوەختە لالوگیان زاوڵێ لێ کوجیێنێ ئەوسا ڕفێقی تۆ گەمە شاچیش بەحسە گەمە کەرێنێ چێڵی کەرینی و هول پڕێنی و گنێ لێراوە و گونەڵانی کەرێنێ وەرەوە ماڵی نێستەرەوە هەنگەریدە و ئەە بەزم مابیێت ڕاست فەرماوی
باسو زماون قديمي ما بكره زمان قديمي هو بركي قديمي هو بري قديمي زماون قديمي ما زاني شبينا بله. والله زماون والله زماون قديمي ما ورقا كابرا جاني مارك باتي تناسي فلانه كسبوا بله اتشوي دنفري الفيديانو كابراي بله فيديانو كابراي ثاني شيء الرفاقة كليني وستريح حيوان ثانيني وريني شو سرج بريني صعب يدين اسباني وي واريني وي بريانو كابراي تمام وشنو شو اللي بريو هو بريتا تشني بي بريني اگر كابرات دس لبي دولو من بي هو بري دس نبي هو نبري جلو برغو او سهر يجلو برغو هادي باتو ايت تو بورتا هر انا بين لي باتشا هري نبينا كلاوزر رو في صدر شابي وأذكر زرش لكن يقولوا يصدرنا من بين بديلة بين طلع قلت طلاب ثاني في جنكيو طلاب ثاني في دساش وفينيش تمام كشنيش لهم لبريو لا محمد او ساحر ما نتاچي شبي هرماني صابي الواني كاري قريم كلن تابي رقا ورقا پنج مني دوت مني والله بدوت مني كاري قريم كلن دوت مني كاري قريم كلن انا بدل مو يعني تنو كلفتا كاين دشتين من واردن ما دوانا پنج مني شادانا بردنم قصاب خانه 2 كيلو گوشت شادانا 8 شادانا و جا گوشت جا پنج مني كي إيسا گوشت كلوان 150 داري رازماتي قصي بيشالياري نيبيني انا فرمايشتي بيشاليار مخاد والله نياناتنا دروملو ايسا فرمايش تلقلنا وينو بيشالياري فرسق روزي على ما بيقلني و اگر هتك بلو بيشالياري بله پی خدای بلو حالی نمیوه بلو علی گوشتره حالی نمیوه تتكبلو پی پیشلیاری ده انا تواني انا تانا ما تاج فانا تواني پیشلیاری بله هرچی خدای دنیا شو شکر نمتاو آنش پرسنو آرو نبو گو آرو پیکو نویلو چی برا وردش کراتر گر کد باروش پی بشوگش پی تبرکی پی یانی پی گز آرو نبو پنجانه فری متاو آنش تنا پرتنا ئاتەوە نێبەراچش بنەکەرا خەڵکی پەتە تبرکیش برو یعنی مریشو تبرکا تبرکی دەدە سۆش بۆ یاخوام بۆنۆ ئانێوە کە ئی دەگەی بۆ دەگەی هۆرامانی بەعام کولەن ئینە لێ شاخ و داخەکەینە جاڵیوە جاڵەکەی کە لێ ئی دەگانە بەسڵا ڕەڵێبا جاڵانێ کەمێنێەوە خیابانانێ کەمێنێەوە تاکە خیابانێنێ سەروی تاکە خیابانێ سریە دوکانێ هەنێ کە ئاگەشتیارێک کە مەیاچی دەگایە دیڵەنکەرا ئاچەوە کە گەرەکشان ئاچی دوکانانەم ساناوە سریە چێوانی هەنێکە خاص و ئی دەگایانەوە کارێ دەستیە نێپسۆی تەزبەهاکە کریێنەدارەرە وە چێوانێتەر بایسە سوالە کەرمێجە ئی ساحب دوکانەیە بزانمێ ئایا ئامۆ گەشتیارە لێ ڕسق و ڕووزی ئی دوکانێنە و بەڕاستی تەسیرەشەنە یا نە لالۆ زحمة كيشي بيك تشريف البيقة السلام عليكم السلام والسلام خاصة نشكر وسورة بخاصة سلامتني پرسیارم بیجا خدمتنا ای گشتیاری که میا جدا گوش مدیدن کرا و جهورامانی دیدن کرا میا دکان کوش مچی بسانه والله يا والله مين خاصة يعني خاصة بشمه خاصة خرابني عليه خلقو ای دگه برخورد چا چنی نشاور زوره نشکرا چنی کسا که به میمانی میا پیدا گوش مو سردان و دگوش مکرا والله خاصة احترام شاگیرا میمانی مهچی من احترام شاگیرا بەڕاستی ڕێز و حرمەت گێرام جە مێمانە واقعان دەگەیەنەکە بە تایبەت پەیمێمانە ڕێز گێرا و حرمەت شاگێرا و دەگەیەوە مهمان نەوازنە لالۆگیان ئی تەسبیحی جنس شاچێشە اینە ونینێ ئێمە ماچمێش پەنە ونی ونینە ئینە جوانی شاوەشی جوانی وەشاکەرا هۆرامانە وەشی کەرا ئەریسێ مشتریشە هەنانی تەریشان ئەری چیشی تەرچێگە ئاگەشتیاری وەشامێوەنەش و
حەز شاپە نەکەرا والله چی سنەتی هەنی وەلی سە من سنەتیە فرێم نییەنی هەر قڕئی نینی سماقی و کەشکی و وامی و ئانیشانی ئینە سماخیێنی باڵی سماق کەشتی بارە واتە بە ئینە هەر هەن و دەگۆ ئانینی ئەپی یا پلانێ چی لا دوکانینی کەندێشا ئاوەختە بەرمی وشکێشاکەرمی کۆمێشا و مەرمی چام نییە مژارە پێبرێت ئەتە بجوز کەشکی بجوز سماقا چێشی تەرەن کەشکێنی و کەشکی و ئینێ وامی ئاسۆزیە چێشا ئانە نعنان اینە زەحمەت شکێشە چوەریێنە لێ دوکانەکەن چنو بەرزەڵنگ و ئەجۆمەرێ بەرزەڵنگ و وڵات چنوورینی و هەر چینی و هەلچی فرزدەری فێنە لێ دوکانەکەشە ناوەی زشکردێنێ وشکشکردێنێ هەلچێتە چی پاسە وشکەکردێنێ بەڵانم پێی وەشی پەکەرینی دارە پاگەنی دەچێن دڵ واسە دڵم ئامان وشکێشاکەی نەواردێنەوە پیازداخێ بەکنی بەکنیواڵە کەشی پیازداخێ ئارشاپێکەر و ئاختە هەرچەکە وردێکەروس بەکەرێ سووری شاکەروە لالۆ ئامان چێگە بڵا فرزدەری فێنێ وشکشکردێنی و ئاوەزشکردنی لە دوکانەکەشە دەفری ماوانە زیایانی کردیم پاک چکۆ تا بێسە لێ لێرە شاهۆ لێریت پاد لە لێراری ما بەهارینە وەرکەمەرەکە و چنوورارێ ئانە چنوورە و ئانەی بەردەڵنگش ماچمێ مەش بەرزەڵنگ کردنە بەرزەبڵنگ ماچێ وەرکەمەر چێتەراج ئەری ئێمە هەر بەردەڵنگ ماچ چنوور بجۆز ئینەیەکە چێگەنە مەستان یانتارە جەچیشی تەری پێ ئەسفاڵەکە دێجە چنووری چنوور وەڵا کەراج لێ ڕۆنیرە ڕۆن حیوانی خراپی و کەراج لێش رە پێهینی تامیشتە تامیش وەشکەر و وەشکەرەوە مادە خراپی کونە منیاش لێ کونەیەرێ منیاج لێ کنێ میاج لێ هەڵی لێ ئەپاتە ئانیشا پێ بۆ وەشیش لێ سنگیە و ئەری لێ سەرنگیار وەڵا ئەی گوڵێ کە ئینە کەشەوە بسە چنووری ژەنی کەملاپەیەکەشی ئێ گوڵە چنوورا ماراوە پەلێ کونەی کونۆ ڕوەنی وێمانە ئەسفاڵش نەکەرا لێ سنگێ پێ بۆوەشی ئەسفاڵش نەکەرا لالۆگیان دەسڵەوەش بۆ یاخوا زەحمەت مادێ دەسڵەوەش بۆ یاخوا ئیشەڵڵا هەمیشە دوکانە پڕبەرەکەت بۆ دەسڵەوەش بۆ تا بیان خەڵک و مەحاڵ و هۆرامانی و دەگاکێ هۆرامانی مهمانەوازی بینێ و هەر یاگێوە جە دەگایەکا و تەری و جە شار و جە هەر کۆگەوە کە بیان ئامێنی پێی دەگایە بەڕاستی بە باوشێوە گەرمە استقبال شاچنەکردێنێ و بەڕاستی مهمانەوازی بینێ چگەی نیشتی برمێرە خاتونێەوە بەڕێزە زەحمەت تشکێشا چێ و شیرینی و پستێ و مەژگە و باڵەمیش پێ ئۆردێمی بەڵام ئێگە پڕ بێ پستا باوە چوتاپنە فیلمبەرداریێمایان کاکسە لە باوەڕ کردێ تا لام کردە ئاخردانە ژواردێ هیچ ناسی پێم دەتە پاسینەنێ گەرەک بێیانەیە واچوو خزمەتتانە ئێمە ژەنی ما بێنە هۆرامان کە بەسڵاس کێشا تازە بێسێنێوە قەڵ و ئی سکاوە پەشتۆی سکاوە ئەکسۆ ژەنەکەی حەکاکی بینە کە فەرماندە بێنەوە تا ئایاگە من بزان و پنەشاواتێنە خات و ئەدادە یۆ چا کەسانە بینە جەم حاڵ و هۆرامانیەنە کە هۆرامیەنە کە فەرماندۆ سپێوە بینەوە ئەکسش پەشتۆ سکەکانەنە حەکاکی بینە ئێمە تاریخی مەکتوبما کەما بەڵام بەڕاستی مزانمێ کە هۆرامان پڕ بێنجە ژەنانە بە تەمام معنا ژەنە تەوانمەندا ژەنانێک کە بەڕاستی یاگە دەست شاو یاگە هەرمان شا ڕەنگە توول و تاریخیەنە دیار بوو. ئێمێ پاڵ و کاک ئێخباڵیەنە گەرەکمانە چێوە پێوەرە بوەرمێ و کچی و قسە باس کەرمێ کاکی قباڵگیان خاستێنیش لامەلێکە سەسلام خێر بەیری سەر وەش بیاخواستڵام و سەر و سەرە چنددە ساڵنی قاوەخانە چێگەنە هەن هی قاوەخانە قەدیمین قاوەخانەیە کە ڕۆوەرێ
دەور 50 ساڵان هەن وەلێ من دەور 35 ساڵان زیادە ئەمان ناوێگە کۆچماکردن وێگەی نامیچی دەگا ڕۆوەرێنە وەڵێ نایچکۆ بێن دێگووە بەڵنە دەگا بڵبەرینە بینمی دەچی؟ یعنی ما بینی چاگەرنە وڕێ وێچمە حەق تاتەم قاوەخانەش بێن وەخت و وێژ زوو ئەتر وڕای ئامێن میێگاینا دوکانم هەن شێگە لەوازم یەدەکی سەتر ئاماناچێ نیشتە نارەچی قاوەخان لا خەڵکیوە دەخەسە چی گواچێش قاوەخانە نەنیاوە تاتۆ قاوەخانەش بێن قاوەخانە هەرچێ مدەتێش قاوەخانەش بێچێ کەبابیش بێ چێگە تاتەم ئەتر تاتەم ئەمڕۆخواش کردن یۆتەریی سەر قاوە ئاوەختە چی وەختانێ مەدەپەی قاوەخانەیە فرەتەر تێش بێکاری بیمێ مثل چات دوکانە من لەوازم یەدەکی کارم نیا مۆچێگە لای ئیشاوە نیشورە چەنوی ڕاندێ چێچم لا پێی مەریوانی نەچێ ماشینی سوار مسافر سوار کەرا پێی مەریوانی بەڵێ ڕاست فەرماوی هەرمانەوە فرەتەر و خەڵک و ئێگەیە چێشە هەرمانە شاهی چەرمانێمانە نعیب چێ باخیمانێ ساڵ وەزی چێنی ڕەحم و خوایەوە حی چێ ئامەردیچە هەن خەڵکی فرەتەر غەریبەمێ پێی مەرزیچە ئانا چاگە مەردەچەن و حیچ وەیمانیش هەر کەم مەلا پێیان زمانێوە کە جاڵۆ داڵانی واز بۆ ڕەنگە ئتر ئێگە کەمتەر مسافری بەیە پێگەرە مسافرش هەر هەن وەڵا چون قسمە دەرشیشتا خاکین نوێنی لای ئیشتانەشا ئیسفالت نەکەرەنتر مسافرش کەمتەر بۆوە هەوایش گەرمان بۆ سەرۆکی شەویستەکەمە پێی جۆرە ئەمێمێ کۆتایی بەرنامە ئارۆیمە بەداخەوە ئارۆ نەتاوەما چەنی جەڕاحە سونەتیەکە ئی دەگەی قسەی کەرمێ هیوادارە ناتاوا بۆمە بەرنامەوە ڕێکوپێک پێشمە ساز کەرمێ تا بەرنامەوەتەر و دەگەی وەتەر بەخوای گۆرە مەسپار و تاخوا تا چەنی